ڕۆشنای قورآن لە مانگی ڕەمەزان. أعوذ بالله من الشيطان الرجيم. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. أي محمد صلى الله عليه وسلم بڵێ پەروەردگاری مهرەبان بانگتان دەکات و دەفەرمێ ئەو بەندانەی کە بە کوفر و تاوان و خراپەکاری زێدەڕۆییتان کردووە لەسەر نەفسی خۆتان ناومێد مەبن لە سۆزی ئەڵڵا بێگومان کە ئەڵڵا لە تەواوی گوناهەکانتان خۆش دەبێت و بێگومان هەر ئەو خۆیەتی لێبوردە و بەسۆزە بۆ بەندەکانی. وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون. سابگەڕێنەوە بۆ لای پەروەردگاری خۆتان و خۆتان بەو بسپێرن و ملکەتی فەرمانی بن پێشەوەی سزاتان بۆ بێت کە ئیتر کەسیش بەدەمتانەوە نایەت. واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم من قبل أن يأتيكم العذاب بغتة وأنتم لا تشعرون. جا دوای جوانترین شتێک بکەون کە لەلایەن پەروەردگارتانەوە بۆتان ڕەوانە کراوە پێشەوەی بە کت و پڕی سزاتان بۆ بێت و ئێوەش هەر هەستی پێ نەکەن.